بسم الله الرحمن الرحيم. إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم. هاتنەوەی ساڵی نوێی کۆچی 1441 ساڵیادی هجرەتی پێغەمبەری سەروەرمان محەممەد الئەمین صلى الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە لە خۆمان و گەلی کوردستان و عێراق و سەرجەم موسڵمانانی جیهان پیرۆزەکەم. یادی کۆچ لە نیشتیمانەوە بۆ دیاری غوربەت لە پێناو خودا و بۆ بەرپاکردنی دەوڵەتی عەدالەت و چەسپاندنی دەستوری پێکەوە ژیانی مەدینە و بنیاتنانی مزگەوتی تەقوای قوبا. یادی سەرکەوتنی ئیرادەی کۆڵنەدەرانی محەممەدی پێغەمبەر و ئەبوو بەکری یاریغار لە پشتکردنە مەککە و کۆچ بۆ مەدینە لە ناو گڕ و کڵپەی پیلانی نەیار و دوژمنانی خودا و پەیامەکەیدا. یادی موژدەی حەقیقەتی نەمر و نەگۆڕی إلا تنصروه فقد نصره الله پاش پەیڕەوی ڕێکار و بەرنامە مرۆڤانەکە ئیتر سەرخستنی خودایی مسۆگەر ئەبێ. یادی سرودی لا تحزن إن الله معنا کە هەردەم تیماری دەردی حوزن و بێکەسی ئەکا و جەخت لە پشتیوانی خودا دەکاتەوە. ئەمڕۆ کە گەلی مسڵمانی کوردستان پێشوازی نوێنەرەکانی خۆی بۆ حەجی ماڵی خودا و بەشداری کۆنگرەی مەلەکوتی عەرەفە تەواو کردووە و چاوەڕێی هاتنی ساڵی نوێی 1441 و ساڵیادی هیجرەتی پڕخێرن، دەخوازن ساڵێکی پڕ لە خۆشی و ئاسوودەیی و ئاشتی بێ. چاوەڕێی کرانەوەی دەرگای خۆشگوزەرانی و ئاسایش و ئارامی کۆمەڵایەتی و سەقامگیری ئیداری و سیاسین. لە ساڵی نوێی کۆچیدا دەخوازین حاڵەتی دڵڕاوچێ و دوودڵی و ڕاگوزەری تێپەڕ بوو بێ و دەورانی چاکسازی و خۆشگوزەرانی و خزمەتگوزاریەکان دەست پێ بکا. سەقامگیری و ئەمنیەت و متمانە بە یەکتر و دڵسۆزی بۆ یەکتر بچەسپێ. دۆسیەی قۆناغی ڕابردوو لە کەنارێکەوە دانرێ و کار لەسەر ساغکردنەوە و چاکسازی بکرێ. حەقە بۆ لەمە و دوا دۆسیەیەکی نوێ و لاپەڕەی تازە بکرێتەوە لەلایەن هێزە سیاسیەکانی کوردستانەوە. لەم قۆناغەدا بەرنامەی هەستی تەواوکاری و هەڵگرتنی بەرپرسیارەتی و ڕوبەڕووبوونەوەی هاوبەشی هەڕەشە گەورەکانی سەربوون و ئەزمون و شناس و بەها باڵاکانی کۆمەڵگەی کوردستانی پەیڕەو بکەین. ساڵی وەلانانی بوغز و ڕق و کینە و جەنگی برایان بێ. ساڵی گەڕانەوە بۆ لای خودا و پاراستنی شناسی ئاینی و نەتەوەیی گەلەکەمان و جێڕانەوەی متمانە و برایەتی و هاریکاری بۆ ڕیزەکان و توێژەکانی کۆمەڵگە بێ، چونکە بەرپرسیارەتی ئەخلاقی و مێژوویی و شارستانیەتی سەردەم ئەوەمان لێخوازێ. پێکەوە گشت لایەکمان دژی گەندەڵی و دزی و قۆرەخکردن و زەوتی ئازادیەکان بین. پێکەوە خاوەنداری ئەزمونە سیاسیەکە و دەستکەوتەکان بین. پێکەوە لە قوڵایی مێژووی ڕابردووی گەلەکەمان ئیلهام وەرگرین و لە کەلەپوری ڕەسەنی پێشینانمان توێشووی بنیادنانی ئەمڕۆ و ڕوبەڕووبوونەوەی پێشهاتەکانی سبەینەینەوەکانمان بەهرەمەند ببین. با بۆنەی کۆچ بکەینە جەژنی کۆچکردن لە دوودڵیەوە بۆ دڵقایمی، لە بێ ئیرادەییەوە بۆ ئیرادە و متمانە بەخۆبوون، لە پاشکۆیەتیەوە بۆ پێشەنگی. جارێکی تر ئەم بۆنە پیرۆزە لە هەموو موسڵمانان و ئیسلاحخوازان پیرۆزەکەم. ساڵی خۆشی و سەرکەوتن و پێشکەوتن بێ و هەموو ساڵێکتان پڕ لە خۆشی بێ.